جیاوازە لەگەڵ 100 ساڵی ڕابردوو یانە پێشووتریش ڕووداوی گەورە لە بزوتنەوەی کوردایەتیدا هەبووە کە جیاواز بوو لە پێشخۆی بەڵام ئەمەیان جیاوازەکەیان زۆر گەورەیە وەکو مامۆستاش ئاماژەی پێدا لە کتێبەکەم بە شێوەکی سەرەکی پەیوەستە بە مەسەلەی سەربەخۆیی ئەتوانم بڵێم ئەمە خوێنەوەیەکە بە قوڵاییەکی مێژووی بەڵام خوێنەوەیەکە بۆ خۆناخی ڕفراندۆ بوو دوای ڕفراندۆ بە شێوەیەکی گشتی من کەڵکم لە ململانەی نێوان چەمکەکان وەرگرتووە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بەهۆی مەسەلەی کورد یان مەسەلەی کوردستانەوە چ لەلایەن ئێمەوە چ لەلایەن بەرامبەرەکەمان کە دەوڵەتی عێراق بووە بە هەموو حکوومەتەکانیەوە دروست ئەو نەزریان هێنا بۆ پێشەوە یان ئەو بۆچوونیان هێنا بۆ پێشەوە کە وەگەی ئەڵێن سەرتەرگاریزمی ئەوروپی ئەمڕۆکو دەستگای میدیایی بازنیوز سپۆنسەری ئەم چالاکیەمان کرد کە نمایشکردن و چالاکی نمایشکردن و واژۆکردنی تازەترین کتێبی نووسەر و سیاسەتوان بەڕێز ئازاد جوندیانی بوو بە ناوی هەڵاتن لە سەربەخۆی ئێمە وەک نەریتێک پێمان خۆش بوو کە چیتر کتێب بەبێ دەنگی نەچێتە بازار دانیشتنی بۆ بکرێ گفتوگۆی بۆ بکرێ ڕێکلامی بۆ بکرێ قسەی لەسەر بکرێ مەلەکردن ژیانە مرۆڤدا زۆر پێویستە هەروەها ئەڤە ڕووبارەی زراڕایە ڕووبارێکی خاوین و سازگارە سەرچاوەکە سروشتیە لێرە ئاکانی زیاتر دزێن و تێنە سەوت بیتە ئاڤەکە گەلەکە سازگار و خۆشە لێرە ڕۆژانە خەلکێکی زۆر گەشتیار سەردانە ڕووبارەی زراڕاتیان کەلدەڤەرە بارزانە بێگومان دەما گەشتیار تێنێرە چێژێک زۆر لێ وەردیگرن لێداوە کاریۆمە هەوڵ ئەف گەشتیارێت سەردانە نەک هەر ڕووبارەی زراڕاتکەن هەر جێکی گەشتیاری بیتن پاش ماوێت خۆ زبلێ خۆ دوو خۆ هەلگرن ببەن ڕووباری زراڕان بوو تەجێکی گەشتیاری چەند ساڵ پێش ئێستا خەڵک نەیدەزانی ئەو ڕووبارە هەیە بەس هە لە ساڵی 2010ەوە هەتا ئێستا خەڵک زۆر سەردانی ئەو ڕووبارە دەکە بەڕاستی یعنی بوو تەجێکی گەشتیاری داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان چاوێک بە ڕووبارەیدا بخشێنێتەوە ئەو ڕووباری زراڕان وەکو پاک و خاوێنی وەکو ژینگە وەکو ڕێگاوبان لە شاری مەریوانە قەبلەن سیر ئەسڵ کەم بوو وجودی نەبوو چەند ساڵێک ئێمە دەستمان پێ کردووە و خاکی مەریوانیش بۆ سیر خاکێکی زۆر باشە وەلێم بە شەرتێکە لە ڕووی ئوسوڵ و کاری بکەیت ئێمە لە ناڕادمانگ پاییزە سیرەکە دانی لە زەویە ئێتوازی لێنین ئەگەر لە زمسانە توانیمان کووتێکی پێدەین کوتی ئورە دوایە وازی لین تا بەهار لە بەهارە ئین بژارێکی یەکەین دوای بژارەکەمان کە تەواو بوو ئاویاریمان شوع بێت ئەمە سێ چوار ساڵە خەری کاری سیرین لە وەختی بەرداشت و کاشتە هەموو کەس گشتیان بۆ یارمەتیمان پیاوەکانیشمانە چند بەرداشتیەکەن لە ناو زەویەکە ئەیکەنن و کۆیەکەن و ئەهێنن بۆ گرایە مێژنەکان لەگرا پاکیەکەین و بە سەبەنیەکەین و ئەبێن دایێنی